بەشەی بەرنامەکەمانە قسە لەسەر بابەتێکی زۆر گرنگەکەین کە بە خۆشحاڵی و لای کوردەواری خۆمان لەناو کۆمەلگای خۆمانە گرنگی سۆری پێدراوە ئەویش بەها کۆمەڵایەتیەکانە بەگشتی با بزانین بەها کۆمەڵایەتیەکان لای خۆمان لە ئێستا لە چه ئاستێکدایە بەگشتی زۆر کات لێرە و لەوێ گلەی ئەوەکەین ئەڵین ئەم سەردەمە لەگەڵ هاتنی تەکنەلۆژیا و بەرەو پێشوونی سەردەم بەها کۆمەڵایەتیەکان کاڵ بۆتەوە با بزانین ئەم ئامێرە زیرەکانن کەوای کردو بەها کۆمەڵایەتیەکان کاڵ بێتەوە یاخود ئەمە مرۆڤەکانن خۆمان بەدەستی خۆمان وامان کردو کە ئەو بەها جوانە کۆمەڵایەتیانی کە هەیە لەناو کۆمەلگای کوردەواریە بەرەو کاڵبوونەوەی بەرین چەندە گرنگە ئێستاش درەنگ نەبێت بۆ ئەوەی کە جارێکی تر گرنگی بە بەها کۆمەڵایەتیەکان بین مناڵ لە تەمەنێکی مناڵی و فێری ئەو دابوونەری تو بەها جوانانە بکەین کە لەناو کۆمەلگای کوردەواریە بوونیان هەبوو اینجا ئێمە ئەمڕۆ بۆی کە لەسەر ئەم بابەتانە بە چڕۆپڕی گفتوگۆ بکەین زۆر بە خۆشحاڵی میوانداری زۆر بەڕێز دکتۆر بێستون ڕەحیممان کردو کە بەڕێزیان پسپۆڕن لە گرفتە خێزانەکان و تەندروستی دەرونی دکتۆر یان سڵاو لێ زۆر بەخێر بێت زۆر بەخێر بێت سەر چاو دکتۆر باسێکی ئەومان بوو کە با سەرەتا بزانین ئەو بەها کۆمەڵایەتیانەی کە لەناو کۆمەلگای کوردەواریە بەگشتی هەیە چۆن بوون چین و هەروەها کێن ئەوانەی کاتوانن ئەم بەها کۆمەڵایەتیانە بپارێزن سواس با کۆمەڵایەتەکە خۆمە بابزانین جارێ کۆمەڵێک بنەما و پێوەرن یان گفتار و ڕفتارن تر تێکەڵێکن لەلایانی هەم کولتوری هەم ئاینی کە کۆمەلگا لەسەری ڕێککەوتووە کە تاکان تاکی پێ ئاراستە ئاکات بەرەو ئامانجێکی دیاری کراوە ئەتر ئەمانە لەلایەن کۆمەڵ خەڵکانەدا ڕێژن زۆر جار بابڵێن لە کۆمەلگای کوردی خۆمانە بەمنە ئاین ڕۆڵێکی سەرکی بینێت کە کۆمەڵێک بنەمای هەیە بۆتە بەشێک بەهاکان ئەو کولتوریشی کە لە بەدرێژایی مێژووی کۆمەلگای کوردەواری کۆمەڵێک بەهای هەبوو کە لەسەری ڕێککەوتووە لەگەڵ ئاینە تێکەڵەیەک دروست بوو ئێستا بۆتە کولتوریکی جوان بۆ کۆمەلگاکەی خۆمان کە لەسەری ڕێککەوتین ئەمە ئەو دابوونەری تاکە کە ئێستا زۆر دابوونەریتی کوردەواری باشە یەکێ لەو بەهانە گەر بە نمونە بێنینەوە دکتۆر بۆ نمونە لە لای خۆمان و لەناو کەلتوری خۆشمانە هەم لە ڕووی کۆمەڵایەتی و هەم لە ڕووی ئاینیشەوە هەمیشە پەیڕەویەکەین ئەویش ڕێزگرتنە یاخود خۆشەویستیە تا چەند توانیمانە ئەم ڕێزگرتنە بەهای خۆی بینێ بۆ بتوانین پارێزگاری لێ بکەین و بۆنیشی هەبێ هەر بە نمونە بێنینەوە بۆ هەر یەکێکمان ئێسا چ من چ لانە چ بەڕێستان ئەگەر تۆزێ باسی ڕابردووی خۆمان بکەینەوە ئەڵێن وەڵی وەختی ئێمە لە خوێندنگا بووین مامۆسایەکمان حەو کۆڵان ببینێ ئەوە شەرمانەکە بەڵام هەستەکەی ئێستان بۆ نمونێن هەستەکەی ئێستا مامۆساکە ڕەفیقێتی لەگەڵیەتی یعنی خۆڕاستە ڕێزگرتن هەیە بەڵام ئەوەی ئەو بەهای ئەو ساهبوو ڕێزێکی خۆشەویستی بوو ڕێزێک بوو کە ئەو کەسە هەستی بەبوونی خۆیە کرد ئایا لە ئێستا ئەمە ماوە یاخو کاڵبوونەوەیەک پێوتیان خۆی یەک شتێک هەیە بەهۆی ئەو گۆڕانکاری خێرایی کە ئێستا ڕوویدا لە کۆمەلگایە سەرێکی بەهۆی تەکنەلۆژیا و لێشاوی فکری ئەوروپا و وڵاتەکانی کە بەڕاستی کاریگەری لەسەر هەموو کایەکان کردووە بە تایبەتی لایەنە کۆمەڵایەتیەکە کە بۆ نەوای لێکردوە سەرجەم گۆڕانکاری ڕووبدات لە کای کۆمەڵایەتەکان لە بەها کۆمەڵایەتەکان لە ڕێزا لە خۆشەویستیە لە سەردانیکردنا لەوانی کە کۆی گشتی پێی دەنێوترێت کای بای کۆمەڵایەتی بۆیە کاڵ بۆتەوە تا ڕادێکی زۆر کاڵ بۆتەوە بەدیویش کە خۆی ئەنوێنێت واتە جۆرێک لە گۆڕانکاری خێرای بەسەر هاتووە زۆر جار مرۆڤ کاتێک گۆڕانکاریەکان ڕوەدات من هەمیشاڵم ناتوانێت بەو خێرایە ئەفکار و بەهای لەگەڵا بگونجێنێ تەکنەلۆژیاوانە ئەوە سورعەتێکی زۆرە لایەنە مادیەکە و لایەن تەکنەلۆژیاکە جۆرێک لە شڵەژان ڕوویداوە لێرە چونکە لە کۆمەلگای خۆمانە تاکی خۆمان نەیتوانێت وەکو سیستەماتیک بەو هەنگاو بە هەنگاو بڕوا کاتێک بۆ نمونە دای مەڵم لە وڵاتی کەوەیان لە جێگایکەوە لە کەسێکەوە تۆ شتێک وەرەگری ناتوانێت وەکو پێویست ئیسیجابەی کرد و ڕێک خەیتەوە بۆ جۆرێک لە شڵەژان ڕوویداوە لە ئێستاە کاڵبوونێکی زۆر ڕوویداوە دیویی کەی وەرگردووە باشە دکتۆر بگومان بەها کۆمەڵایەتیەکان زۆرن لە کوردەواری خۆمانەوەکو سەرکۆ باسی لێوە کە ڕێزگرتنە هاوکاری و یارمەتیدانی یەکترە میوانداریە و هەروەها زۆر کات بەڵێن پێدان و ڕاستگۆییە لە ئەو بەڵێنانی کەیی لەگەڵ کەسی بەرامبەرە بۆچی تۆ ئێستاڵی لە ئێستاە گۆڕانکاری بەسەرا هاتووان بە کۆمەڵایەتیانە سزبوونی پێوە دیارە ئایا ئێمە زۆر کات قسە لەسەر ئەوواکەین ئەڵین ئەم ئامێرە زیرەکانی کە پێمانە ئەمانە هۆکارن بۆ کاڵبوونەوەی ئەم بە کۆمەڵایەتی جوانانی کە هەبووە پێشتر بۆ ئێمە ئەم ئامێرانەمان تاوانبار کردو ئەی بۆ خۆمانین تاوانبارەکە خۆ لە ڕاستیە تەکنەلۆژیاکە پێم وتی کاریگەری هەبووە بەڵام ئەو خۆشمان گۆڕاوی لەگەڵ لێشاو فکرێکەیە گۆڕاوی چونکە پێشتر ئێمە چەند جوان بۆمان بینی کاتێک پیرێک لە جادەیەک ئەپەڕێ و لە شەقامێکە دەستیمانەگر بۆ کاتە تەکنەلۆژیا ئێستاش خۆشەر نێو دەکەم بایلەکە بەدەستەوە بێ بەڵام ئەم بایە کاڵۆ بووە هەدا تەنیژە سێریکێکە ئەڕوا یان لە باتی ئەوەی کە بوون لە جادەکە بیپەڕند و حەدەسی ڕوودا و نەفەرەکە لە حادیسەکە نەجات بە تەسویرێکات خۆ ئەمە خۆی ئەفکاری توێ گۆڕاوە ئەتوانێت لەو کات تەکنەلۆژیاکە بەکار نێنی یان کە تەکنەلۆژیاکە بۆ شتی کەس لە
لاەنە باشەکانی بەکاری بێنیت هەر تەکنەلۆژیا شەڕەنگەوات لێ بکات تۆ کەسێکی بەتەمەن ببینی لەسەر شەقام لە ڤیددیویەکە لە سوۆسیال میدیایی بینی کە چەند بە جوانی هاوکاریان کردو لەم بەری شەقامەکە و پەڕانیانێتە ئەو بەر ڕەنگە ئەو وا لە تۆ بکات کە هانت با لەسەر شەقام تۆ کە کەسێکت بینی بیپەڕین تویتر بۆچی تەکنەلۆژیا تاوانبارکەین تەکنەلۆژیا لە شتا سوودمان لێ وەرگردووە بەڵام لەم کاڵبوونی بەهاکان و پەیوەندیەکان سوودمان زۆر لێ وەرنەگرەوە وەکو پێویست خۆ تەکنەلۆژیا زۆر کار ئاسانیە کە لە ڕاستیە ئەتوانی بوون لە ڕێگای پۆستێک و لە ڕێگای مەسجێک و لە ڕێگای ڤۆیسێکەوە لە ڕێگای گروپ چاتێکەوە جارە تۆ لەگەڵ کۆمەڵە فرێندی خۆتە گروپ چاتێک تێتوانی بێک ڤۆیسی حواڵی هەموویان پرسی هەمووی دەسانی بەرێت هەمان ڕێگە لە کۆمەڵە گروپی هاوڕێیانە بەشدار بین بەڵام ئەوش ناکەین ئەمە مانای ئەوەیە کە خۆی گۆڕانکاری و لە ڕێگ و ڕوشی ئەفکاری خۆمان ڕوویداوە من بڕۆم بەمایانە چونکە ئەم گۆڕانکاریە ئێمە هاتوین جۆرێک لە ئەفکارە کاتی خۆی دروست بوو لە با بڵێن لە کۆمەڵ لە ڕەخنەگرەکانم تەسەورم وابوو هەچەند گۆڕانکاری زۆر باشیان دروست کرد لە ئەفکاری خەڵکا بەڵام پێمان وابوو کولتور و ئەم پێشکەوتنە دژی یەکەن چونکە ئەم شتە زۆر یعنی پێمان وابوو ئەگەر بمانێت پێشکەوین ئەبێت دەستبەرداری لایەنە کولتوری و بەهاکانی خۆمان بەها جوانەکانی خۆمان بین پێمان وابوو ئەگەر بمانەوێت کەسێکی سەرکەوتوو بین لە ژیان ئەبێت دەستبەرداری کولتور و پەیوەندی و خۆشەویستی و ڕێز و سەردانی یەکتری بین بەڵام خۆ ئەش کرێت ئێمە کەسێک بین سەرکەوتوو بین خوێنەوار بین مسەقەف بین بەڵام پەیوەندی و ڕێز و خۆشەویستیشمان هەبێت واتە ئەم جۆرە کە کاتێک لێ شافکرێکات با بڕوای من کاریگەری زۆر لەوە کە نەتوانرا وەکو سیستەمی ڕێک بخرێت بە پەیامەکە بە جوانی بگات بڵێن ئێمە ئەتوانی سەرکەوتوو بین ئەتوانی تەکنەلۆژیا بەکار بین ئەتوانی سەری ڤیدیۆکان بکەین لە شتی باشە بەکاری بین ئەتوانی من ئەم شەو سەری سۆشیال میدیا مەکرد ڤیدیۆکم بینی لە یوتیوب لە یوتیوبۆ بینیمە داهێنانێکیان کردوهای نەوتەکان نەکردەوە بۆی وزەکەم بڕات لە بری غاز بەکارێنە بەڵام خۆش کرێ لە یوتیوب سەری بکەی بڵێ لە سین و لە وڵاتەکانی کە ئەو وڵاتانی کە ڕێزی خەڵکی بەتەمەنەگرن و خزمەتێکن ئێمە بۆ شێوەی بین لە یوتیوب سوودی لێوەرگری یعنی ئەکرێ ئێمە بۆ دیوشە بەکاری بێنین ئەکە لە ڕۆی مەسج و ڤۆیس و پۆستێکەوە بەکاری بێنین ئەکرێ بۆ من نەمتوانێت بۆ پرسەی کەسێ بڕۆم ئەتوانم پۆستێکی بۆ بکەم بۆ نمونە بەڵام ئەمانە گۆڕانکاری من وایە بینم لە پەیوەندی هەر بە تەکنەلۆژیاوە نیە قەناعەتم وایە تا خۆی گۆڕاوە گۆڕانکاریەکەی شوکو پێویست و بە جوانی وەری نەگردووە باشە ئێمە زۆر جارڵین زۆر بابەتەکەڕینەوە بۆ ڕابردووی خۆمان یعنی ئەوسا ئەمانوت هیچ پێداویستیەکان ئەمەنە بەباشی لە بەردەسانە بوو ینی لەوانێ لە کۆڵانێکا سیارێکی تیا بڵێن لەوانێ لە هەفتەیەکا تۆ جارێک بتوانێنانێکی باش بخۆی لەوانێ بە پێویست شتی پێداویستی کەمالیاتی نەهەبووە لە ماڵ و لە پێداویستیەکانی خۆت جوان لەبەر بەڵام خەڵک دڵخۆش بوو خەڵک بە پێوە لە کۆڵانێکەوە بۆ کۆڵانێکە چەند سەعاتی چێبڕی سەردانی نەک خۆشکێژی سەردانی داسیێکی کۆنیە کردەوە یعنی بەهایەکی وا کۆمەڵایەتی و نەریتێکی وا جوانمان هەبوو خەڵک بەیەک ئاشنا بوون یعنی هەمووی ئەگە لە کۆڵانی ئێمە ماڵمان لە شەیدان بوو ئەمانووی لەب سەری کۆڵانەکە تا سەری کۆڵانەکەم و شیری دایک یەکترمان خواردووە وانی ئەو نێک نوع بەهای کۆمەڵایەتەکەمان پاراست بوو خۆشەویستی تیا بوو خواردنێک ماڵێک لێ بنایە بۆ سەری کۆڵانەکەی برەوی لە بەری بۆنەکەی چۆ بەسەری ئەمانە پێویستە بە کەلتورەکەمانەوە بەڵام هەستەکەی ئەم لێشاوە پێشکەوت نەهاتووە قەینا ئێستا دکتۆر خۆمان کەوتوینەتە بەرکاڵبوونەوە بەڵام ئەگەر چاوەڕێکین بۆ داهات و مناڵەکانمان بە تەواوەتی ئەم بەهایە لایەن نامێنێ بۆ خستومانەتە بەردەم لێشاوێکی تەکنەلۆژیا و بەردەم کەلتورێکی جیاوازتریش هەم لە ڕووی زمانەوە هەم لە ڕووی هەڵسوکەوت و دابوونەریتیشەوە یعنی بڕۆ شوارنەکەەوە چوار مناڵ بەیەکەوە بێ بە کوردی قسە ناکەن کۆمەڵی هەڵسوکەوتێ نایکەن هەر بڕۆ خزم ماڵی خوشکەکەیەتی سەردانێکا چێتە ژوورەکەی خۆ دەرگاتە خانی ئەمە کۆمەڵشتی واقع با باسیکەین ئەگەر ئەمە ئاوا بەردەوام بێ بۆ داهاتوو چ زیانێک بەنەوەکانمانەگەێنێ من دایم ینی بەجددی قسە لەسەر ئەواکەمانی ئینسان چۆن ماڵێک و وڵاتێک پێویستی بە بژانوی ئابوووریە هەرێمی کوردستان پێویستی بە بژانوی کۆمەڵایەتیە پێویستی بە ڕێخستنەوەیە پێویستی بە بەرنامە ڕێژیە چونکە ئەوەی کە جەنابەت باسی کردو کە ئەبینرێت لە واقع لە ئەرزی واقع بەڕاستی بەرو کارە ساتێکە ڕوون کە بەها کۆمەڵایەتەکان من تاو لە ناوچم چونکە بەها کۆمەڵایەتەکانی هەموو کۆمەلگای شوناسی نەتەوەیە شوناسی ئەو کەسەیە هەنی بۆ من دەستی پێوە بگرین پێویستی بیپارێزین کە چۆنە بێت بۆیە ئێمە ئێستا فعلەن هەمومان هەست بۆ خەتەراتە ئەکەین لەسەر کاریگەریەکی زۆری کرد لەسەر ڕێز و خۆشەویستی و پێکەوە ژیان و پەیوەندی کۆمەڵایەتەکان بۆیە پێویستی بە ڕێخستنەوەکە هەم لە پەروەردەیەکی خێزانیوە هەم لە ئەوەی لە قوتابخانەکانە چۆن بەهاکان تۆخکەینەوە تر بە کۆمەڵایەتەکانە بەهانەتەوەیەکانە چونکە ئێمە بەدەر لەوەی لە پەیوەندی و ڕێز و خۆشەویستی بەهانەتەوەکانشمان کاڵبۆتەوە هەنێ ئەوش بەشێکە لە کولتورەکەی ئێمە کە خەڵک ئەو هەست و خۆشەویستی بۆ خاک و نیشتیمانەکەشی کاڵبۆتەوە بۆی ئەم ڕێخستنەوە پێویستی بووە لەوەی کە ئیشی لەسەر هەم لە خێزان هەم لە قوتابخانە هەم لە جامیع و لە زانکۆکان با بڵێن کۆی گشتی کاری لەسەر بکرێت چونکە ناکرێت بەم پرۆسەیە بڕۆ ئێمە لە دوجارە کۆمەلگایکی شڵەژاوی بێیاسا و بێکولتورمان لێ دەرچێت ئەو کاتێک کە هەر کۆمەلگایە کە شوناس و کولتوریی نەبوو ئەبێتە خۆراکی کۆمەلگاکانیکە
بەشێک لە توانەوە ڕوئەدات من ئەمە بەشێک لە مناڵەکانی بۆتە بە کولتوری فەڕەنسی لە مەکتەب فەڕەنسیەکانن لە خۆمانە بەشێکی قوتابخان ئینگلیزیەکانە بەشێکی قوتابخان تورکیەکانە هەر لەم شاری خۆمانە هەر کەسە کۆمەڵە کولتور خۆجیاوازی کولتورەکان جوان بێکەوە بۆ پێکەوە ژیان بەڵام وایە کولتوری خۆمان لەناو بردووە بۆ نە بە ئینگلیزی قساکات مناڵەکان تێناگات ئەڕواتە ژوورەکە موبایلەکەی بەکارێنەوە کە پێویست قسەی لەگەڵ ناکە ئەجایشێک لەوانی بە سەردانی خزمەتیوانی کرد هەر من کە ئێم بۆ ماڵی هەر بەڕێزەکە ئەچم بۆیانە پێویستە لە نیو ساعتی کوالیتیە بم کە لەوێ کوالیتی ئەو دانیشتە هەم لە وشەی جوان هەم لە ڕێز هەم لە خۆشەویستی هەم لە هەواڵ پرسین هەم مەشغوڵ نەبوون بە تەکنۆلۆژیاوە خەمیێمانە پاسوەردی وایفایەکە بزانین چییە جا ئەمە خۆی کارەساتی دروست کردووە لە ڕاستیە ینی ئەگەر من هەفتەی یەک ڕۆژدا بنم بۆ سەردانی لەکن لەو هەفتەیشە نیو ساعتی دابنم باونی ساعتە بە تەواوی لەگەڵ تۆ بم سێری چاوی تۆکەم و هەز بەلای ڕوحیکەم زۆر باشە دکتۆر بێستون بۆچی جیلی ڕابردوو بۆ منە با و باپیرانمان بەم شێوازە بیر ناکەنەوە ئەتوانین بڵین گەنجانی ئێستا یاخود ئەم جیلەی ئێستا پابەند نین بۆ و بەها جوانانی کە پێشووتر هەیە بۆ ئەم چاوکرانەوە زۆری کە بۆ دنیای تەکنەلۆژی و سۆشیال میدیا هەیە ئەمە کاریگەری کردوتە سەریان تەنانەت بۆ بۆنەکانیش بە هەمان شێوازە بۆ ناخۆشیەکانیش بە هەمان شێوازە جاران بۆ نمونە جەژن سێ ڕۆژ وەر سێ ڕۆژەکە گەرم و گوڕ بوو فریای ئەوە کەوتی ئەو نوقڵەی ئەو کاسەی نوقڵەی کە دادناوە زوو پڕی بکەیتەوە باوکە ئێستا جەژن بۆ بە یەک دوو کاتژمێر و تاوی تر نامێنێت بۆ نمونە بۆ پرسەکان پرسە جاری وە بۆ دراوسەیەکت کۆچی دواییەکە تۆ لە ماڵەکەی خۆتا لە ڕوود ناهاو شاشێکی تەلەڤیزۆن ئیش پێ بکەی وەکو ڕێزێک بۆ دەوت با ئیشی پێنەکەم یعنی ئێستا ئەم بابەتانە هەموو گۆڕانکاری بەسەرهاتوە تا چەند پەیوەندی بە خودی جیلەکەی ئێستاوە هەیە جیلەکە خۆی من بەعام ئەو گۆڕانکاری لە ئاستی هەموو دنیا ڕووی داوە ئەو نیە بڵێ هەرێمی کوردستان بەشێکە لەو گۆڕانکاریە کولتوری کە ڕووی داوە کولتورەکان تێکەڵ بوونە خۆی هەرچەند ئەمە جۆرێک لە جۆرەکان هەرچەند چ دنیای سیاسەتەوە جۆرێک لە وڵاتە جلهێزەکان جۆرێک لە داڕشتنی چۆن سیاسیەکەن ئابوووریەکەن هەمان داڕشتی کولتوری شەکەن هەنی چونکە خەڵکی بیرمەندەکان با بڵێوانی کە توێرەکاندن دێن چەند ساڵی جارێک با بڵێن دە ساڵ جارێک یان زیاتر پلانی کولتوری دان پلانی ئەوڕان بۆ منە یەک جۆر جلوبەرێک دانا خۆ بەشێکە لە کولتور یەک جۆر خواردنەوەی بەڵێ BBC دانا یەک جۆر ستایلی خش دانا باشە یان جۆر میکەپ دانا ئەمە خۆی داڕشتنا هەنی لای ئێمە تەنها بەکاربەرێکین بۆ من ئەوانە بەکارە ئەبین بۆی ئەمە زۆر جار وای لێ کردو من بۆی ئەڵم پێویستمان بە بژوانەوەی کۆمەڵایەتیە لە هەمان کاتە تاکێکی پێشکەوتوو بین ناکرێت ئێمە من دووبارەیەکەمەوە پێشکەوتن و کولتور جیەک بزانین پێمان وایە ئەو دەست بە کولتورەوە بگرێت دەست بە ڕێز و خۆشەویستی و سەردانی کەس و کارەوە بگرێت بە پێی پێویستی پێی وایە کەسێکی سەرکەوتوو نابێت چونکە دوو شتە زۆر ئەوە یعنی ئەمە وای لێ کردین زۆر جار ئێمە بوونێتە خۆراکی کولتورەکانی کە ناکرێت ئێمە میلەتێ بین خاوەن دابوونەری کولتوری خۆمان نەبین کە لە کاتێکشا کۆمەڵگای کوردی کۆمەڵگایکی خێزانی گەورە بووە پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بووە هەرەوەزی بووە پەیوەستێکی زۆر بووە ئێمە وەک خۆمان دەزانین زمانی کۆمەڵایەتیمان نییە زمانی اجتماعی پێڵێمان نیە بەڵام لە بری ئەوە چیمانێ بەدیلەوە خزم و کەس و کار و چواردەورمانەیە بۆی پڕکردن کاتێک پرسەیەکە بێت کاتێک تۆ تووشی ڕووداوی هاتووە بی خزمەکانە پار بۆ کۆکاتەوە پرسەکە بۆ باتە ڕێوە باشە ئەمانەمانە بوومە لە ڕابردووە ئێمە خۆ ناکرێت لە برێوی کە ئێمە کەوتین ئەو فراغەوە نە زمانی اجتماعیەکەمانەیە و دەستبەرداری ئەو بەها جوانەی خەریکە کەم بووینەکەوە خزمەکارمان خزم و کەسوکارەکەمان هاوکاریەکردین ڕاستە حکات توی حدثێکە بی ڕووداوەکە بی هەموو کەسوکارەکە هاتن وەلا پێشتر زۆر ڕاستە ساڵێ بابە لە ئیش متاقەت نیان ڤۆیسەکە نێراگەر بینێریان ئەمە بەڕاستی کارەساتێکی زۆری خستنەوە هیواداری نەم پێشکەوتنانە بێتە بەشێک بۆ سوود وەرگرتن نەک بۆ دابڕان و یەکترازانی بەها کۆمەڵایەتیەکان و خۆشەویستیەمان دووبارە سپاس بۆ تۆ دکتۆر سپاس بۆ تۆ دکتۆر یامان جۆنەلیست دەست خۆش دەست خۆش بێت